سڵاوتان لێ ببینێرانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵین جایەکتی لە کەناڵی ئاسمانی گەلی کوردستان و بەرنامەی ڕاوێژ دەبینەوە میوانی ماڵەکانتان. بەرنامەی ڕاوێژ پرسی ئەمڕۆی تەرخان دەکات سەبارەت بە هەڵمەتی توندوتیژی و بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان. بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و خێزان سەر بە وەزارەتی ناوخۆی ڕاستەوخۆ ئێمە وەکو سەنتەری ڕایشکاری خێزانی لە ناو بەڕێوەبەراتیەکە بەشێکی گەورەمان هەیە، پێکاتوە لە چەندین هۆ بە بەشەکەمان کە ئیش بۆ کەیسەکان ئەەکەین کە سەردانمانەکەن اینجا ئەو کەیسانی چ ڕاستەوخۆ سەردانمانەکەن ڕۆژانە کە زانی بێتیان سەنتەری ڕایشکاری خێزانی هەیە و هاوکاری حاڵەتەکان ئەکا یاخود ئەوانەی کە لە شەڵتەرن ماڵی داڵدانی ژنانی هەڕەشە لێکراون ئەوانش هەر بە هەمان شێوە ئیشیان بۆکەین و یا لە ڕێگەی هێڵی گەرمی 1990ەوە ئەگەر پەیوەندی بە خێزانیەوە هەبێ ئەو کەیسە ئیحالەی ئێمە ئەکرێ. بە چەند شێوازێک سەردانمان ئەکەن وەکو باسم کرد، یان لە نووسنگەکانمانەوە ئەنێرێن ئیحالەی شەڵتەر ئەکرێن و لە ڕێگەی ئێمەوە کە سوکارەکانیان ئەبین و کێشەکانیان لە ڕێی ئێمەوە چارەسەر ئەکرێت کە ئێمە کین مەبەستم توێژەرە وڵاتیەکان و توێژەری دەرونی و یاساییمان هەیە سەنتەری ڕایشکاری خێزانی بە شێوازێکی جوان مەعاملەیان لەگەڵ ئەکرێت کە سوکارەکانیان یان کێشەکانیان یەکلایی ئەەکەینەوە. ئیتر بە ئاشتەوایی بێ ئەچنەوە لای کە سوکاریان یاخود ئەگەر ڕێی خۆی یا بێگەر ژن بێت بێت تەلاق بدرێت ئەوە محامی خۆبەخشیان بۆ گرێت لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە. حاڵەتمان هەیە لە ڕێی 1990ەوە هێڵی گەرمی 1990 سەر بە سەنتەری ڕایشکاری خێزانیە، ئەم هێڵە 24 سعات کراوەیە بێ بەرامبەرە ئەتوان هەموو کاتێک هەر پێویستیەکان هەر ئیشاداتێک بیانوێت تەلەفۆن بکەن بۆ هێڵی گەرم کەسی خەبیری لێە لەوێ جوابیان ئێنەوە. ئەگەر هەر بۆ پرسیار بێت ئەوە لەوێ وەڵامی خۆیان دەست ئەکەوێت، ئەگەر بیانەوێت سکاڵا بکەن ئەوە ئیرشاداتیان ئەدرێتێک کە بچن سەر بەچن و سینگەکەن چن لەوێ سکاڵا بکەن یاخۆ بیانێ سەردانی سەنتەری ڕایشکاری خێزانیکەن بە هەمان شێوە دەرگامان بۆ ئەوانیش کراوەتەوە. بە زۆری کێشەی خێزانمان هەیەەوە ئێستا لەم کاتە کێشەی تەکنەلۆژیا زۆرە ئامێرەکانی پەیوەندیکردن فەیسبووکە ئیتر ئام کێشەی تەکنەلۆژیا زۆرمان هەیە لەم کاتە. فۆرمەکەەوە هەر تایبەتە بەهێڵ بە خۆمان ئەو فۆرما ئێمە کاتێ پڕیەکەینەوە کە پەیوەندی بە خۆمانەوە هەبێت کێشەکەی خۆمان زۆر جاریشار ئایان لێرین بۆ بنکەی پۆلیس هەمانە کەیسمان هەبوو کە لا ئێمە ئەزانین وەرناگیرە نادومانن بۆ بنکەی پۆلیس بەڵام فۆرما بۆ پڕکردوونەتەوە یاخود ئەینێرین بۆ سەنتەری ڕایشکاری خێزانیمان هەیە لێرە لیژنەی ئاشتەوانیمان هەیە ئێمە لێر و ئیحالی ئەوانیەکەن فۆرماکە چێتە بەردەمی بەڕێزیان یاخود بۆ تی موبایل ئەوان ئیشی لەسەر ئەکەن یاخود بۆ نووسنگەکانیان ئەنێرین ناست شەر نێتان هاژنان پەیوەندی بکەن ئێستا پیاو پەیوەندی ئەکا مناڵ پەیوەندی ئەکا کچ پەیوەندی ئەکا بە زۆری گەنج لەم کاتە بە تایبەتی کێشەی تەکنەلۆژیامان زۆر هەیە. من ڕێنماییم بۆ دایک باوکەکان ئەوەی یعنی کە مناڵەکانیان نەترسێنن هەر کێشەیەک هەبوو سەرەتا ئێخەی دایک و باوک ئەگرێتەوە ئەنجابە ئەگەر هەر پێی چارەسەر نەکراین پەیوەندی بکە بەلایانی بەرامبەرەوانێ نهێڵە کێشەکە گەورەتر ببێ لە ڕاددە بەدەر هیچ کێشەیەک ئەوەنە گەورە نیانی کە ئاوای مرۆڤ بە چای خۆی گەورەی ئەکاوت و لە لای خۆی گەورە ئەبێ بەڵام خۆی عادەتەن وایە ئێستا من کێشەیەکم هەبێ خۆم بەهێنی خۆم زۆر بە گەورایی بینم کاتێ بۆ بەڕاستی باسەکەم لەوانەی ئەوە نەژ نەبێت بەڵامی تر بۆ بە مۆتەکە لەسەر دڵمانوین هەر شتێکی بێ خۆمانی بۆی ناگیرین بەسترین کێشە بێ ئەویش بە بۆنی ئەم زۆرف و وەزع ناخۆشەوە کە هەر لە ئەوڵەوە ئێمە لەگەڵی ڕاهاتوین هەر لە مناڵیەوە و داواکاریشم لە هەموو سەرجەمچین و توێژەکان کە تەکنەلۆژیا بە شێوەیەکی باش بەکاربێنن وا بەکاری بێنن کە تەکنەلۆژیا خزمەتیان پێ بکە نۆکو ببێتە شتێکی ئامێرێکی زیان بەخش و پەشیمان ببیەوە لەوەی کە هەر بۆ نمونە موبایلێکی بەسیت شت پێبێ. بەڕێزان و خۆشەویستان شرۆڤەی بابەتەکەکەین لەگەڵ میوانە بەڕێزەکانم کە پێکاتون لە سازگار ڕەحیم جەنابیان نەقیبی پۆلیس مامۆستا محەممەد کەلکەسماقی جەنابیان زانای ئاینی و گوڵان بەختیار جەنابیان پارێزەر لە یەکێتی ژنان. سڵاوتان لێ بێم کاتتان باش. گوڵان خان با سەرەتا لە بەڕێستەوە دەست پێ بکەین. ئەگەر سەرەتا کورتەباسێک سەبارەت بە مافی ژنان یاخود ئەو ماف و داواکارانی لە کۆمەلگا هەیەە یاخود ئەو پێشێلکاریانی بەرامبەر ژنانەکرێ جەنابتان تعریفتان چێ بۆ بابەتە؟ بەپێی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی ژمارە 8 ساڵی 2011 هەر کردارێک هەر وتەیەک هەر هەڕەشەیەک ببێتە هۆی زیانگەیاندن بە جەستە بە دەروون یان لە ڕووی سێکسیەوە یان
زەوتکردنی ماف و ئازادیەکانت بە توندوتیژی هەژمار ئەکرێت. توندوتیژیش هەر لە مادەی توی ئەم یاسایە ئاماژەی پێیاوە بە زۆر بە شودان، بە زۆر بە تەلاقدان، بە زۆر وازهێنان لە کار، ژن بە ژن، زۆر بە شودانی منداڵ یان لێدانی توندوتیژی و جنێودان بە منداڵ و خێزانەکەت. ئەمانە هەمووی بەپێی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی هەژمار دەکرێن بە توندوتیژی. و ئێستاش لە کاتی ئێستاە لەبەرەوەی حملەیەکی بەرەنگاربوونەوەی توندوتیژی هەیە کە لە جەمعی ئامەی ئومەمی متحیدە دیاری کراوە ساڵانە 25 نۆڤەمبەر بۆ 2 تا 16 ڕۆژ ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دش بە ئافرەتان و تەوعیەکردنی مجتەمەع لەو توندوتیژانەی کە ڕوو ئەدا لە ناو مجتەمەعە. زۆر باش. مامۆستا ئەگەر لە ڕوانگەی ئاینەوە پرسا لە بەڕێستان بکەین ئاین چۆن باسی لە مافی ژنان کردووە یاخۆت ئاین چ مافێکی بە ژنان ناوە؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، درود و ڕەحمەتی خوا بەڕژێ بەسەر پێشەوەی مرۆڤایەتی محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم و بەسەر یار و یاوەرانی شوێن کەوتوانی. سەرەتا سوپاس بۆ بەڕێستان، سوپاس بۆ ئەم دەرفەتە بۆ بەرنامەکەتان بە خێراتنی هەردوو خوشکی بەڕێزەکەم سەرکەوتو ئینشاءالله. دیارە ئاینی پیرۆزی ئیسلام ئەو ئاینەیە کە بە تەواوی معنا مافی هەموو چینەکانی داوە و مافی هەموو کەمە نەتەوایەکتیەکانی داوە و مافی هەموو توێژەکانی داوە. یەکێک لەو توێژانە یەکێک لەو چینانە کە چینی ئافرەتانە کە بەدەر نییە لە مافەکانی خۆی لە ناو ئیسلامداوە بەڵکو مافێکی زۆر بەرچاوی پێدراوە کە دەبینین ئاینی پیرۆزی ئیسلام بە جۆرێک باز لە ئافرەت دەکا هەربێت و ئەگەر سەیری ئەوە بکەین کە یەکێک لە سوورەتەکانی قورئانی پیرۆز بە ناوی نیسا ئەوەیە، سوورەت النیسا. هەروەها دەبینین کە ئاینی پیرۆزی ئیسلام بۆ گەورەی ئافرەت، بۆ ئەوەی کە ئافرەت خۆی پێگە و مەکانی خۆی بزانێ، لە فەرمودەی شیرینی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێمان وتراوە، تێمان گەێنراوەکەوە بەهشت لە ژێر پێی دایکاندا، دایک کە ئافرەتە، دایک کە باوەشی دەبێتە پێگەیەنەری کۆمەلگا بە پیا و بە ژنەوە. بۆیە ئەمە یەکێکە لە گەورەیەکانی ئافرەت کە ئیسلام پێیداوە کە پێی دەڵێت تۆ بەهشت لە ژێر پێتایە، کە هەموو ئافرەتێک ئەبێ بە دایک ئیلا مەگەر ئەڵڵاهومە ئەوانەی کەوا بڵێن بۆ نمونە ناتوانن کە مناڵیان ببێت بە جۆرێک لە جۆرەکان. بەڵام ئەگەر ئەوەش نەبێت لە لای ترەوە بە هەمان شێوە ئاینی پیرۆزی ئیسلام هاتووە وەکو ڕێزێک، وەکو حرمەتێک، وەکو گەورەیەک بۆ ئافرەت. ئاینی پیرۆزی ئیسلام ئافرەتی کردووە بە بەشێک لە پیاوان، ئینەمە النیساء شقائق الرجال، واتە ئافرەتان ئەلەتی پیاوانن، واتە ئافرەت بە تەنها خۆی لەتێکە، خۆی بەشێکە. کێ تەواوی دەکا ژیانەکەی؟ بڵێن ئەفوو پیاوان بۆ خۆیان بە تەنها لەتێکن، بەشێکن. کێ ژیانی تەواو دەکات؟ کێ تەکاملی ژیانی دەکات؟ ئافرەتان تەواوی دەکات. بۆی ئەمە پەیامی ئیسلامە کە ئافرەتان بوون بە بەشی تەواوکەری ژیانی پیاوان. لە لای ترەوە بە هەمان شێوە ئافرەتان ئاینی پیرۆزی ئیسلام هاتووە ئافرەتی کردووە بە خوشک بۆ ئینسان، بۆ مرۆڤەتی بەگشتی بە تایبەتی بۆ پیاوان ئافرەتی کردووە. چونکە ئێمە لە ئیسلامدا دەڵێن چی؟ دەڵێن هەر ئافرەتێک لە هەر جێگایەک بێ، لە هەر شوێنێک بێ، هەر خوشکەکەی خۆم خوشکە باوکی دایکەکەی خۆم خوشکم نییە، بەڵکو بۆ نمونە خات و گوڵان، بۆ نمونە خات و سازگار، ئەوەیش هەر خوشکی منن. ینی ئەبێت چۆن من مافی خوشکەکان خوشکە باوکی دایکێکی خۆم بێ، مافی ئەبیشم بوێت، نابێ فەرق و جیاوازی بکەم. ئاینی پیرۆزی ئیسلام هاتووە ئافرەتی کردووە بە یەکێک لە بنەما بەهێزەکانی دروستکردن و پێگەیاندنی کۆمەلگا و بەرەو پێشچوونی کۆمەلگا. ئافرەتە ئەتوانێ پشتیوانی مرد بێت، پشتیوانی پیاو بێت. بۆچی؟ بۆ دروستکردنی خێزانێکی بەختەوەر. ئەگەر ئافرەت نەبێت، ئەگەر ئافرەت پشتیوانێکی سەرەکی نەبێ بۆ پیاو، ناتوانێت ئەم پیاوە بە تەنها خێزانێکی بەختەوەر دروست بکە، ناتوانێت مناڵێکی سەرکەوتو دروست بکە، کوڕێکی سەرکەوتو، کچێکی سەرکەوتو دروست بکە. ئەمانە و چەندان شتی ترکە دەتوانین ئاماژەی پێ بکەین. سازگار خان تێڕوانینی جەنابتان بۆ مافی ژنان، تۆ چۆن لە مافی ژنان خواستانەکەم دەستخۆشین بەرنامەیەتان لێکەم. من وەکو نەقیب سازگار لە بەڕێوەبەرایەتی تونوتیژی سلێمانی و هاوکات سەرپەرشتیاری دۆ مۆبایل تیمم لە ناو بەڕێوەبەرایەتی تونوتیژی
جگەی دەستخۆشیە کە لە ئێستادا میدیاکان واتە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بەڕێز مامۆستایانی ئاینی ئەوانە هەریەکانەوە لە جگەی خۆیانەوە ئەوەیە کە خەڵک وشارکەینە سەبارەت بە ڕۆڵی ئافرێت لە ناو کۆمەلگای ڕۆڵی ئافرێت لە ناو خێزانە هەریەکێ لە ئێمە لە ناو خێزانێک کاپەروەردەبووین کە پێکاتۆ لە دایک و باوک و مناڵەکان کە ئەگەر هات و هەر تاکێک لە تاکەکانی خێزان بە پەروەردەیەکی تەندروست و بە پەروەردەیەکی بێت و نوتیژی گەورە ببێ کۆمەلگایەکی باشمانە بێ ئێمە ناڵین تونوتیژی نییە تونوتیژی شتێکی عالەمیە بەڵام نابێ بەو ڕێژە بەرزە و بە ڕێژی بەرچاوی کە لە ناو هەرێمی کوردستانە ئەبینرێ بەداخەوە ینی ڕۆژ بە ڕۆژ ئەیبینی ئامارەکانی تونیژی ڕوو لە هەڵکشانە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە یەکەم ئەگەڕێتەوە سەر لانی تاکەکان دووەم ئەگەڕێتە سەر لانی حکومت لە لانی تاکەکان و ئەوەیە کە تاکەکانی کۆمەلگای ئێمە هەوڵی ئەوە نایەن ئایا ڕۆژ بە ڕۆژ کە شتی تەکنەلۆژیای زیاترێت ئێمە ئەبێ ئەم تەکنەلۆژیا بۆ ژیانی خۆمان و بۆ ئیسفادێکی ژیانی خۆمان کاری لەبین بەڵام هەندێک ئەبینی چۆن بێ بەرنمەیە لە ناو عیلەکانی خاصن مناڵەکان کوڕەکان کچەکان ینی پەروەردێکی وا ناکرێت لە ناو خێزانەکانە کە ئەم تۆڕی کۆمەڵایەتیەکان یاخۆت تەکنەلۆژیەکان بە شێوێکی تەندروست بەکاربێنین لێسەدا ئەمە پێویستمانە وەکو بەڕێبەراتی و تونوتیژی من کە لە ساڵی 2007ەوە دەستم بەم ئیشەی ئێستام کردووە بەردەوام چوومەتە ناوەندەکانی خوێندن شوێنە ئاینیەکان شوێنەکانی تر کە هەوڵی ئەومان ناوە خولی وەشیاری بڵاوکەینەوە سەبارەت بۆی کە ڕۆڵی ئافرەت چی لە ناو کۆمەلگای ڕۆلی پیا و چی لە ناو کۆمەلگا ئایا مناڵ چ مافێکی هەیە لە سەردایک و باو چۆن ئەبێ ئەو تاکە پەروەردە بکرێت و پێ بگەیەندرێ ئەمانەمان کردووە بەڵام بەداخەوە لە ئێستادا کە ئەم نەخۆشیە بەربڵاوە بڵاو بۆتەوانێ هیوادارم کە ئەمە بە زووی تێ بپەڕێنین و بە هەوڵی هەموو لای ناڵی ڕاگەاندن و پەیجەکانمان لەلایەکە بمانوێت خەڵک هۆشیار بکەینەوە بمانێت بە خەڵک بڵین کە بە ئیتر بەس بێ تونوتیژی بە ئێمە هەوڵ بین ئاشتا بخەینێ ناو خێزانەکان هیچ کۆمەڵگایەک بە تونوتیژی بەرەو پێش ناچێت بە تونوتیژی تاکەکانی بە باشی پەروەردە نابێ لەبەر ئەوە ئەبینی ئەو وڵاتە هەژارانەی کە زۆر کەمتری خزمەت گوزاریانیان لە بەردەسە زۆرترین ڕێژەی تونوتیژیان تێدا بەرچاو ڕێژێکی زۆر بەرزیتیایە ئێمە وەکو بەڕێوەبەراتی تونوتیژی ساڵانە لەم 16 ڕۆژی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی هەوڵین هەم لە ڕێی کەناڵەکانی ڕاگەاندن هەم لە ڕێی کۆڕ و سیمینارەکانیان لە ڕێی وەرکشۆپەکان و کە بەردەوام کۆنتاکمانەیە جا ئەم وەرکشۆپانیان ئوستازی جامیعامان لەگەڵیان مامۆستای ئاینیمان لەگەڵا یاخود پارێزەری خۆبەخشمان لەگەڵە بە هاوکاری ئێمە و ڕێکخراوەکان هەموو ساڵ ئەم 16 ڕۆژەیە هەوڵین زۆرترین چالاکی زۆرترین دەستمان بگا بۆ و کەسانی تا ئێستا نازانێ ئایا چ مافێ با بە کچەکەی چ مافێ با بە کوڕەکەی چۆن مامەڵە و تەحامل کا لەگەڵ خێزان باش گوڵان خان بەڕێستان پارێزەری بەشێک لەو کەیسانن کە تونوتیژی بەرامبەر ژنانەکرێ یاخود بەرامبەر کچانەکرێ دیارترین ئەو حاڵەتانی کە لای بەڕێستانە یاخود ئەوانی کە لای بەڕێستان کاری لەسەرەکەن خۆیان لە چیا ئەبینەوەتە بە پرسیارەکەم بە شێوەیەکی تر بکەم بەچی دەڵێن تونوتیژی یاخود چی ئەبینەوە ئێوە زۆر بەداخەوە ئیستا لە کاتی ئیستا بەپێی ئامارەکانی جیهان و ئامارەکانی هەرێمی کوردستان تونوتیژی لە هەڵکشاندایە یەک ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خەڵک تەوعیە نییە لەسەر تونوتیژیەکان دوای ئەوە پەیدابوونی یاسای بەرەنگاربوونەوەی تونوتیژی خێزانی یاسایەکی تازەیە خۆگونجاندنی خێزان و تاک و کۆمەلگە لەگەڵ ئەم یاسایە کاتی ئەوێ بۆیە لە کاتی ئیستایە کە کەسێک بۆ نمونە پیاوێک خێزانەکەی تونوتیژی بەرامبەرەکە و زەرب و ئیزائیەکات یان دەرونیان یان جەستەیان یان لە دەرەوە خیانەی زەوجی لێ ئەکات ئەویش ئەچێ سکاڵای خۆی تۆمار ئەکا لە بەردەم نووسنگەکانی تونوتیژی کە بەڕێوەبەرایەتی تونوتیژی هەر یەک لە نووسنگەی لە بەردەم نووسنگەکانی کە سکاڵات تۆمار ئەکا لەوێ کاتێکە ئیفادەی لێوەرگێ واتە وتە لە سکاڵاکار وەرئەگیری لەسەر کە خێزانی تونوتیژی بەرامبەر کراوە کە کەسی بەرامبەر ئەکرێ تونوتیژەکە پیا و ئەنجامیدا ئەکرێت تونوتیژەکە ژن بێ ئەنجامیدا لەبەرەوەی خۆی یاساکە خێزانیە ڕاست کە سکاڵاکاربان ئەکرێت وتەی لێوەرگێت دوای ئەوەی کە سکاڵاکار وتی لێوەرەگرێ ئیتر تۆمەتباربان ئەکرێت لەسەر وتەکان زۆربەی بەداوای لێبردنەوە زۆربەی پیاوانی ئەم مشتەمەعە قبوڵیان نییە
بۆ نمونە لەسەر خێزانەکانیان ئەگەر 2 ڕۆژ تەوقیفکردن بەس پێیان ئەتیادیە ئەگەر لەسەر لێدانی شخصێک یان لەسەر دزیەک یا لەسەر مادەیەکی هۆشبەر بچێتە تەوقیف بکرێت بەڵام بەلای ئەتیادی نیە چونکە ئێمە هێشتا لە ناو کۆمەلگایەکژین تەوعی ئەومان نییە ژنانی ئێمە خاوەنی ئیرادە نین هێشتا نەگەشتونەتەوە ئیرادەیە کە خاوەن بڕیار بن ئەگەر ژنانی ئێمە بگاتە ئەو تەوعیەیە کە هەمووی ئێمەش وەکو پیاوان پێویستمان بە چەتر نییە ئێمەش ئەتوانین خۆمان بەخێوکەی ئێمەش خاوەن ئیرادەین ئەگەر بگەینە ئەو ئاستا ژنانی ئێمە بگاتە و ئاستا باوەڕکە تونند و تیژیش کەم ئەبێتەوە چونکە ئیتر یەکسان ئەبینەوە ڕاست تونند و تیژەکانی کە ئیسە زۆر باوە لە ناو محکەمە و لە ناو دادگاکان چیە تونند و تیژی زەرب و ئیزاء لەگەڵ خیانەی زەوجیە ئەمەی کە ئیسە زۆر باوە زۆر بەداخەوە کە کۆمەڵگەی ئێمە ینی بە هەرستی هێناوە ئەم وەرە ناو دادگاکان ئاگاداری کە ڕۆژانە چەند خەڵک تەلاق ئەدرێت چەند جیابوونەوە ڕوئەیە هەمووشیان ئەسبابی چیە ئەم تەکنۆلۆژیایە کە من نەمتوانی ئیرادەیەکی ئەوم نەبوو کە بتوانم بە پێی پێویست ئەوەی کە هەمە ئیسفادەی لێ بکەم بە شێوازێکی کە بکارێنم خیانەی زەوجی لە ناو ئێستاە لە 150 بۆ 50 چەند پیا و ئەیکا ژنیش ئەیکات ئەمەیەکێکە لە تونند و تیژەکان کە ژن بەرامبەر پیاوەکەیان پیا بەرامبەر ڕاست یەکێکی ترمان زەرب و ئیزا ئەواتە لێدان اینجا ئەکرێت لێدانەکە معنەوی بێ یان ئەکرێت جەستەیی بێ یان ئەکرێت دەرونی بێ یان ئەکرێت سێکسی بێ ئەم شێوازە زەرب و ئیزاانە هەیە تۆش وەکو هاوڵاتیەک جاژن بیان پیاوبی بۆت هەیە ئەگەر تونند و تیژێکە بەرامبەر ئەنجامدا بۆت هەیە نووسنگەی تایبەت هەیە تایبەت بە خێزان ئەتوانی سکاڵای خۆت تۆمارکەی بەرامبەر ئەو تونند و تیژەی کە بەرامبەر ئەنجام درراوە بۆ ئەوەی بگەی بە مافەکانی خۆت ڕاستە گوڵان خان بەس ژنانە یاخود کچانی ژێمە زۆر جارکەڵێن تونند و تیژی زیاتر باسی ژنانەکەین بەڵام کچانێکی ڕەنگە لە مەرحەلەیەکی زۆر سەرەتا توندیژیان بەرامبەرەکرێ ئەوانشتان هەر بەڵێ ئەکرێ کچانیش بێ بۆ نمونە کچانی کچی وایە تەلامان ئەڵێت باوکم ئەوێ بە زۆر من بدا بەش ئەوە قاڵبی تونند و تیژیە و بەپەی مادەی دوو یان ئەکرێت حلاقەیەکی خۆشەویستی بە حکمەوەی کە تەمەنێکی بۆ دروستکردنی تەمەنێکی گونجاوی نیە بە خۆشەویستی هەڵ ئەسێ بە دروستکردنی علاقەیەکی خۆشەویستی بەدەر لەوەی خێزان ئاگادار بێ ئەم علاقە خۆشەویستە کۆمەڵێ دەرەنجامی لێکەوێتەوە چییە دوای ئەوەی گۆڕینەوەی پەیوەندیان ئەبێ ئەکرێت کچەکە نامێکی یان ڕسمێکی غێر محتەشەمی خۆی بنێرێ بۆ کوڕەکە ئەمەش ئەبێتە هۆی تونند و تیژی کوڕەکە تهدیدێکا بەوەی ئەگەر نەیتە دەرەوە ئەوە ئەەکەم ئەگەر پارەم نەیتە زۆربەی کەیسەکان ئیستا ئاوایە لەبەرەوەی بەداخەوە ئیستا ئابووری ئەم وڵاتە وێران بووە زۆربەی کەیسەکان بەم شێوازێ ئەڵێ ئەگەر نەیتە دەرەوە من ڕسمەکەت پیشان ئەم یان ئەوە تا بێ پارەم بیتێ کچمان هەبووە دزی لە باوکی کردووە دەفتەرێکی لە باوکی دزی و بەس بۆی ڕسمەکەی بڵاو نەبێتەوە ئەمە هەمووی تونند و تیژیەکە لە بەرامبەر بە کچان ئەکرێت بۆی پێویستە لەم حاڵەتانە ئەگەر کچان ئەگەر ژنان گەردایکانی ئێمە هەر تونند و تیژێکیە پێویست ناکات بیشارێتەوە یان پەنا بۆ ڕێگەی هەڵە بەرێ ڕێگەی ڕاست و ڕەوان هەیە ئەتوانی دادگاکان بگریتە بەر ئەشتوانی دادگاکان لەبەر ئەوەی تۆ یانی نەتەوێت کێشەکانی خەڵک پێی بزانێت ئەتوانێت دادگا حرمەتی ئەوەشی گرتووە ئەتوانێت دادگا بە سڕی کێشەکانە بۆ ببینێت مامۆستا پێ وانە بەعز هەنێک لەو کەسانی کە تونند و تیژی ئەنجامەدەن پێشتر ئەو کەسان ڕەنگە هیچ ڕوکنێکی ئیسلام یاخود هیچ یەکێک لە پایەکانی ئیسلامیان جێبەجێ نەکردووە بەڵام کاتێک گێتە سەر حساباتی هەنێشت کە ئێوە شەرعەتی پێدا بۆ نمونە فرێژنی یاخود کوشتن یاخود کوشتار یاخود تونند و تیژی ئەمانە پێشتر نوێژەکەن ڕەنگە ڕۆژوو نەگرن ڕەنگە هیچ ڕوکنێکی ئیسلام جێبەجێ نەکەن بەڵام لەم کاتە پێویستیان بۆ هێ شەرعەتێ بن بە ئیشەکان زۆر جار ئیسلامەکەن بنمونە هەندێک جار ڕەنگە ئەمەش بۆ شێوە زۆر جوانە قسەکە زۆر جوانە هێندێک حرمەت و ڕێزم هەیە بۆ هەموو پیاوانیش هێندێک پیاو هەن کە بە ناوی هاتوچۆی مزگەوتەوە نوێژ و تاعات و عیبادەتەوە بە ناوی مسلمانەتیەوە دێ مافی خێزانەکەی دەخوا مافی کچەکەی دەخوا مافی خوشکەکەی دەخوا میراتی ناداتێ یعنی بۆ نمونە ئێستا من چەند جار ئێمە پەیوەندیمان پێوەکرێکەوە بۆ نمونە برایەک لە ناو خانووی ماڵی باوکیاتی کە باوکی داکی وفاتی کردووە دەچێ خانۆکە ئەفرێشێ مڵ بەشی خوشکەکەی نادا ڕاست دە لە ئیسلامدا دەبێ ئەو مافە بدرێ بە خوشکەکەی بەڕاست حتا مەسەلەی مارەیە حرمەت و ڕێزمە بە مارەی ئافرەت واجبی سەرشانی خۆیەتی ئەبێ ئەم پیاوە بیداتێ و حەقی خۆیەتی ئەم ئافرەتە و ئەتوانێ بە زەوقی خۆی سەرفی بکات بۆ خۆی سەرفی بکات کاری پێوە بکات یعنی ئەمانە و چەنداشتی ترکە ئێمە ئەتوانین لە منزاری ئیسلامەوە بین خوێندنەوە بۆ ئەمانە بکەین سازگارخان ئەو حاڵەتانی کە بەڕێستان کاری تیاکەن یاخود ئەو ئیشانی کە بەڕێستان ڕۆژانە ڕوبەڕووتانە بێتەوە ئیشەکانی ئێوە چێ یاخود ئێوە کێشەکان لە چیا بینەوە سەرەتا ئەو ئافرەتە ئەگەر هات و خۆی ڕاستەخۆ کرد بە ئێمەوە ئەگەر دوو جۆرمانەیە جۆرێکمانەیە کە بە شێوەیەکی کۆمەڵایەتی و ئاشتەوایی کێشەکەی بۆ حەلەکەین جۆرێکی تریمانەیە کە
ئیتر ئەمە حاڵەتەکە لەوە دەرچۆ کۆمەڵایەتی تا بکرێ ئەبێ سکاڵای یاسایی بۆ بنووسە بۆ نمونەگەر ئافرەتێک بێتە لای من ببینم لێدان و ئاسەوار بە جستەوە دیەوە بە تایبەتی بە دەموچاو دەموچاوی شین بۆ تەوانێ من پێی ناڵم وەرە تۆ ئاشتەوە لێبەر ئەو جستەیەن تونند و تیژی بەرامبەر کراوە مافی خۆیەتی ئەو مافە سەرەتایەکانی ئەبێ خۆی بەرجەستەیەکانی لەبەر چی لە هۆکار چییە من ئازارێکی جەستەی وەربگرم لەوانەیە لێک تێنەگەیشتێکە بووە بەڵام کەسەکە ئەوەنە چۆن بڵێ وعیەک و هۆشیارێکی ئەوەی نەبووە دانیشێ بە کۆمەڵایەتی شتەکەی بۆ حل بکرین بەنای بردوێتە بەس بەر ئازاری جەستەی ئەو کەیسانی کە زۆرتر هێنە لای من زیاتر ئەمانەی تۆڕی کۆمەڵایەتیەکانن بەداخەوەکە نەحکومەت لاەنە بەرپرسەکان کە ئەمانەی هێڵی ئەتەرنێت و ئەوانە هیچ سانسۆرێکی لەسەر نییە بەداخەوە ئەنی هەموو ماڵێک ئەبینین هەموو ماڵێک لە ئێستادا ئەبێ خەتێ دوو خەت لە ماڵەکەیە هەبێ ئایلەی وە هەیە کوڕکچەکەی ژووری جیاوازی بۆ کردووە خەتە بۆچی یعنی چەندها گەنجمانەیە بۆی تۆڕی کۆمەڵایەتی و یەکتریان کوشتووە بۆ نمونە لەم ڕۆژانەیە خۆتان ڕەنگە بیست بێتەن لە سۆسیال میدیا لە ڕێت سەر پۆبجی یەکتریان کوشتووە هەنی بەتاخۆی هەنی کۆمەلگایەک ئەوەنە وعی نییە چۆن مناڵەکانم فێر بکەم لە چه ئاسیان تا چه سەعاتێک تۆڕی کۆمەڵایەتی بەکاربێنێ ئەکسەریتی ئەوانەی هەیە لای من کچی 7 ساڵە 18 ساڵە زۆر جار ئافرەتی تایە کە خێزانداریشە هاوسەری هەیە و مناڵی هەیە لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی هەڵ خەڵەتێنراوە ڕسمی براوە و کۆمەڵی هەڕەشەی بلێکرێسە لە مقابلیانەوە و پارەیە یاخود لە مقابلی سێکسا کە داوای ئەم شتانە لێ ئەکرێت و جاری وایە ئافرەتەکە لەبەر ئەوەی کە خێزانەکەی نەزانێ یاخود هاوسەرەکەی نەزانێ تەڵەباتەکانی ئەو کەسی بەرامبەری جێبەجێ ئەکا لەو کاتەیە تاوای لێت ئەگات ئەو حاڵەتی کە ئیتر هیچ کەسێت تەحملی ناکانی وە چۆن دەستی بە ئێوە بگا سازگار ئێمە لەڕی ئەوەی کە دوو نووسنگەی لێکۆڵینەوەی تحقیقمانێواتە سربەخۆن هێڵێکی گەرممانەیە کە گەرمەگەر بۆ بینەرانی ڕوونکەیتەوە هەمووانی کە بینێ هێڵە گەرمەکەمان 19ەیە کە 24 کاتژمێر کارمەندی ڕاهێنراو لەسەری جواب ئەیاتەوە هەر خاتونێک هەر ئافرەتێ هەر کچێک هەر پیاوێک هەر کوڕێک بیەوێت کێشێک یا سکاڵایکی خۆی باس بکە ئەم هێڵە بێ بەرامبەرە هیچ وحدێک لێ ناڕوە تەلەفۆنەکرێ بۆ 19 فۆرمێکی تایبەت بە خۆیان بۆ هەر هاوڵاتیەک فۆرمێک پڕ ئەکرێتەوە باز لە کێشەکەی ئەکە ئایا کێشەکەی بە کۆمەڵایەتی بێ لە ناو خێزانەکەی بێ لە دەرەوەی خێزان بێ ڕێنمایی پێ ئەدرێ ئەو کەسە خۆی سەرپشکە بێ لەوەی کە کام ڕێگایان هەڵە بژێری ئایا ڕێگاکە سکاڵا ئەنووسێ یاخود ئێوە بە کۆمەڵایەتی و بەنهێنی کێشەکەی بۆ چارەسەر تایبەتمەندەکانی پارێزرێ ئەو کەسێگەر بێ خێزانەکەی تەنانەت ئێمە ئەو شەوەی کە خەفارەت ئەگیرێ لەو هێڵە گەرمەیە دوو کارمەندی جاری وایە کوڕ و کچێکە جاری وایە دوو کوڕە کارمەندێکان نازانێ ئەوەی تریان چە فۆرمی وەرگتووە نەک بڵێ بچێنی هێنی کەیسەکەی بخوێنێتەوە تەنانەت ئەو بەیانی کە ڕۆژی دوایی ئەبێتەوە هەموو سەررجەم فۆرمەکان ئەکرێتە فیلێکەوە لە بەردەم بەڕێوبەردا ئەندرێت و بەڕێوبەر ئەو دابەشی ئەکات لەسەرەوەی کە چەند کەس ئێوێ سکاڵا بنووسێت چەند کەس ئێوێ بەنهێنی و کۆمەڵایەتی ئیشی بۆ بکرێت بەڵێ ئەتوان دڵنیایی بن بۆ کچانی کە ئێستا گویان لەم بەرنامەیە گویان لە بەڕێستە زۆرێکیان هەیە بە ئاشکرا کێشەیەکی ئێمە خۆمان زۆر جاربینیمان لە قوتابخانەکان یاخود لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەم حاڵەتانەمان بینی ئەڵێ ناوێرم ڕەنگە تەنانە مشکلەکەم باسکەم براکەم بم کوژە یا باوکم بم کوژێ ئەمانە دەتوانرێت کێشەکەیان بۆ حلکرێ بێ ئەوی بگەڕێتەوە بۆ باوکو براکەسەکەی زۆر ئەم ترسە هەیە لە لای کچانەکە مۆبایل تیمەی کە دامان مەزرادە لە ناو سنتەری شاری سلێمانی جاری وایە ئێمە لێرە بە ئافرەتان نەڵین بە کچان نەڵین ئەگەر هەر کێشەیەکت هەیە جاری وایە مە کەیسەکە لە ماڵیش نایەنینە دەرەوە بەڵام تەنیا لە ڕێی 19ەوە کێشەکەی خۆی بۆ ئێمە باسەکە ئێمە کێشەکەیمان بۆ حل کردووە لێرە دڵنیایی پێ ئەڵین ئەو کەسانێکێتە لای مۆبایل تیمەکان لە ناو بەڕێبەرایەتی تونوتیژی هیچ کاتی ناگەڕێنەوە بۆ سەرچاوی خێزانەکەی دایکی بانکەین باوکی بانکەین برایەکی بانکەین تەنیا خودی شخصەکە خۆی بانگەکەین چی بوێ ئێمە ئەوەی بۆ ئەەکەین لە ڕووی دەرونی و ئیشی بۆ ئەەکەین لە ڕووی یاسایی و ئیشی بۆکەین
ئەو کاتە تەرەفی بەرامبەر بەنهێنی بانگەکرێتە ناو بەڕێوەبەرایەتیەوە هیچ کەسێک تەنانەت ئەو ئەگەر خۆی ئامادە نەبێ تەنانە خوشکەکانیشی ناتوانن بەنهێنی ئەو کەیسە بزانن لێرە ئێمە جگەی خۆشحاڵی ڕۆژانە دەستخۆشیمان بۆیێتەوە ڕۆژانە فیدباکمان بۆیێتەوە کە خەڵک چەند ڕازیە لە ئیشەکانی ئێمە چکە بەڕاستی ئێمە نابێت لە سەرەتای هەموو دەستپێکردنی ئیشێ دەستبەرین بۆ سکاڵا چکە ڕەنگە ئێمە ئافرەتەکە بنێری سکاڵا بنووسێ بەڵام بە سکاڵا هەندێک جار کێشە کۆمەڵایەتەکە گەورەتر ئەبێ بەڵام هەندێک جارە گەربێنی لە نێوان دوو کەسە دوو قسەی باش بکرێت و لە بەشێوکی کۆمەڵایەتی کێشەکەی بۆ حل بکرێ هەردووکیان ئاشتاوای بخیتە ناو خێزانەکان لەبەر پەرتەوازەوە نەبوونی خێزانەکان جاری وایە کە ژنێگێتە لای ئێمە لەوانەیە لێک تێنەگەیشتنێکە بێ یان لە ڕووی دەرونیەوە کێشەیەکی هەبێت نەتوانێت بۆ چوار دەورەکەی یاخود جاری وایە ئێمە باسی ئەوش بکەین تەرەفی سێم ئەبێتە هۆی هۆکارێک لە نێماژن و مێردەکەیە چکە تا ئێستا کۆمەلگای ئێمە بە پێیا و بەژنەوە بەدەست ئەوە ئەناڵێنێ یان خەسووی تەداخولیەکە یان خەزوری تەداخولێک یا خوشوبرایەک تەداخولیەکە نایەڵێن ژن و مێردەکە خۆیان گفتوگۆ بکەن لە نێوان خۆیانە بەیەکە و کێشەکە حل بکەن جاری وایە کە ئەڵێ جا باشە ئەم کێشەی ئێوە زۆر بەسیتە ینی بۆچی دانەنشی ئەڵێ نایەڵێن دەست ئەخەنە کێشەکەمانەوە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئاسی وشیاری کۆمەڵایەتی ناو تاکەکانی ئێمە زۆر لاوازە هەنی ئێمە ئەبینین ڕۆژانە بە 10 سەعات بە 12 سەعات لەسەر تۆڕی کۆمەڵایەتی منی بەڵام ناین نامیلکەیەک یاخۆ پەرتوکێ بخوێنینەوە کە باز لە باری خێزانداری ئەەکە باز لە باری کۆمەڵایەتیەکە ئەبینین پیاوان من ناڵێم ژن زۆر بێگونا حو پیا و دڕندەیە ئێمە شتیوان ناڵێن ئێمە کە بمانەوێ لە ناو کۆمەلگایەکە کۆمەلگایەکی تەندروست دروست بکەین ئەبێت چەند هەوڵ بین بۆ لایانی ئافرەتەکە ئەوەش هەوڵ بین بۆ لایانی پیاوەکە زۆر پیاویشمانەیە مزەحیە بەدەست ئافرەتەوە ئەمە نایەتە ئەوەیە کە بڵێ وڵا تەنیا ژنان چەند ساون و زڵمیان لێ ئەکرێ جەمە لێرەوە لە ئەم کەناڵە بەڕێزەی ئێوە داوا ئەەکەم کە ئەو پیاوانەی کە ئیشێک کارێکیان هەیە لە دەرەوە باکە ڕۆشتەوە بۆ ماڵەوە بابە تەنیا مۆبایلەکەی نەگرێ بەدەستەوە با دانیشێ لە دەوری مناڵەکانی لە خێزانەکەی بپرسێ دوو قسەی خۆش لە ناو خێزانەکەی بکە لە کوڕەکەی بپرسێ ئەمڕۆ چی کرد بە چیەوە مەشغوڵە بەڵام ئەبینی کە ئەڕاتەوە ماڵەوە بە 2 سەعات بە 3 سەعات خواردنەکە لە بەردەمیان سار بێتەوە تەنیا سەیری تۆڕی کۆمەڵایەتیەکە ئەمڕۆ چی ڕوویە ئەمڕۆ چی ڕوویە ئەمانە هەمووی بۆتە حاڵەتی دەرونی لەسەر دەرونی ئینسانەکان ئەو کەسێکیش کە لە ڕووی دەرونی و کامڵ نەبوو دایمەن کێشە مەشاکل دروستەکە گوڵان خان ئێستا کچانێک یاخود ژنانێک بینێری ئەم بەرنامەین بە دڵنیاییەوە کێشەیەکیان هەیە لە ماڵەوە گرفتارن یاخود ئەچەوسێنرێنەوە یاخود زوڵمیان بەرامبەرە کرێستەمیان بەرامبەرە کرێ و ناوێرن بێن سکاڵات تۆمار بکەن لەبەرچی لەبەر هۆکاری ئەوی کاڵە دوای سکاڵاکەژ من هەر ئیجراتێک بەرامبەر بکرێ کە گەڕایتەوە ماڵەوە یاخود لا دوای سکاڵاکە تۆڵەت لێ ئەەکەمەوە ئێوە وەکو یاساناسێک هیچ شتێکتان هەیە بۆ ئەم کارە یاخود ئەتوان دڵنیابن بە و خاتونانە بێنە دەرەوە لە ماڵەکانیان چیتر ئەم زوڵمە قبول نەکەن ستەم قبول نەکەن بێن لای بەڕێستان سکاڵاکەن و شەخۆش بەختانە بە حکمی ئەوەی من 10 ساڵە لە ڕێکخراوی یەکێتی ژنان ئیشمان کردە زۆر کچمان هەبووە زۆر ژنمان هەبووە بە ترسی ئەوەی کە باوکی بیکوژێ یاخود مێردەکە یان هاوسەری پێی بزانێ کێشەکە نەچێتە دادگاوە خۆشببختانە ئێمە وەکو ڕێکخراوی یەکێتی ژنان کارمان کردووە بەشی کۆمەڵایەتیمان هەبووە بەشی لانەی ئاراممان هەیە لەش بەشی یاسامان هەیە زۆر جار کێشەکانمان لەناو ڕێکخراو حل کردووە نەمان هێڵاوە بگاتە دادگا هەرچەنە کێشەکە قورس بوو بێ زۆر جار حاڵەتمان هەبووە کچەکە پەردەی کچێنی لە دەستداوە زەواجیشی نەکردەوە بەڵام پەردەی کچێنی لە دەستداوە ئێمە وەکو کۆمەڵایەتی هاتوین کەسی بەرامبەرمان بان کردووە هەر لە ناو مامۆسای ئاینیمان بان کردووە لە یەکتریمان مارە کردووە بۆ ئەوەی کێشەکە گەورەتر نەبێت دوای ئایلەکانمان هێناوە ئاشتمان کردوونەتەوە بۆ ئەوەی لەوێ حل بێ و نەچێتە دادگا چونکە زۆربەی حاڵەتەکان ڕاستە کە سکاڵات تۆمار ئەەکەیت زۆربەی حاڵەتەکان لەبەرەوەی ئەگەر خوار 18 ساڵ بێ کامل ئەهلیە نییە ئاعتبار بۆ ئەهلیەتی ناکرێت ئەگەڕێتەوە بۆ لای دایک و باوکەکە باوکەکەبان ئەکرێت لەبەری وەلی ئەمریەتی باوکەکەبان ئەکرێت کە تۆ ئەبێ سلوکی ئەم مناڵە تعاود بێ سلوکی ئەم مناڵە چاکەی جارێکی کە بۆیە زۆربەی جار دادگاکان ئەکرێت کێشەکە گەورەتر بکات ئەگەر خوار 18 ساڵ بێ سەر و 18 ساڵ ئەتوانێت سکاڵای خۆی تۆمار کات و ئایلەکەشی پێی نەزانێ بە سڕێش دادگا بڕوات بەڵام بە نسبەت خوار 18 ساڵ زۆربەی حاڵەتەکان بەو شێوەیە کە بێ وەلیمە ئەمر ئاگاداری بێ مامۆستا لە چ دەقێکی ئاینە ڕێگە بە کوشتنی ژنێک دەدرێت یاخود زۆر جار ئەوترێت من زۆرجار لە بەرنامەکانە باسی ئەوواکەم هەموو دقێکی ئاەتەکان یاخود هەر ئاینێکی تری ئاسمانی مەسیح بە هەر شتێکی تر بە فەلسفەیەکی تایبەت بەخۆی هەیە لە بەرنامەکانی پێشووترا کاتێک باسی فرەژنیمانە کرد ئەمانوت دەبێت لە دەقی ئاەتەکە کاڵی یەکسان بن ڕەنگ ئەم یەکسانە نەکرێت
بۆیە بەو شێواوترێ یاخود لە شوێنێک ترا باسی کوشت نەکرێ لە بێت 4 شاهید ئامادە بێتەوە لە بڕواناکەم بە هیچ جۆرێک لە هیچ حاڵەتێکی وایە 4 شاهید ئامادە بێت و ئەو شتە جێبەجێ بکرێ لە چ دەخەیەکی ئاینە ڕێگە بە کوشتنی ژنێکە درێ یاخود لە مێژووی ئیسلامە ژن لەسەر چی کوژراوە بۆی ئەم شتانەمان بۆ ڕوونکەیتەوە بەڕێز بەڵێ زۆر جوانە هەنی حەقی خۆیەتی خەڵقی ئێمە مسلمان و غەیری مسلمانیش لەم حقیقەت و ڕاستیە تێبگا کە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی قەتڵ و قیتال و کوشتن و خوێن ڕشتن نییە ئاینی ئیسلام ئاینی ئاشتیە ئاینی ئاشتەواییە ئاینی خۆشەویستیە ئاینی ماف ئەدا بە تاکەکانی کۆمەلگا بە هەرهەموویەوە بۆیە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بە هیچ جۆرێک ڕێگە نەدرا بەوەی کەوا ئافرەت بکوژدێت ئەوەی کەوا ئێستا کرد ئەمڕۆ لە جیهاندا کە بڵێن بۆ نمونە ئافرەتێکە هێنن سەری ئەپەڕێن ئافرەتێکە هێن ئەی کوژن ئەیبەن لە کۆمەلگای ئێمەدا ئەم شتانە ئەم خوشکە بەڕێزانە ئاگادارن خۆیان کە ئافرەت بۆ نمونە لادانێکی هەبووە لادانێکی ئەخلاقی هەبووە بە هەر جۆرێک لە جۆرەکان کاتێک کە ئەزانن ئەم ئافرەتە ماوەی کە دیار نییە کە من چیرۆکێکی واقعیم خوێندەوە زۆر دەمێکە لە سەرەتای 2000ەکان بوو کە خوێنمەوە کە ئافرەتێک لە یەکێک لە شارەکانی ئەم کوردستانە بە بۆنەی شتێکەوە بە بۆنەی شتێکی هەڵەوە بە بۆنەی شتێکی هەڵەوەکانی وێنەی ئافرەتەکە کاتێکەوە لە بازارەکاندا ئەمڕۆ خرمێسە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە یعنی ئەم مەسلەی پێگە کۆمەڵایەتیانە مۆبایل یان ئەو دوکانانێک ئێستا لە بازارەکاندا بۆ نمونە دێن چیەکەن ینی وێنەی ئافرەتەکان ئەشێوێن بە جۆرێک لە جۆرەکان و ئێستا اینجا ئەکرێتە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بڵاو ئەکرێتەوە ینی ئەگەر بێت و ئێمە ئێستا بۆ نمونە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەر بگەڕێن لەوێدا ئافرەت هەر بۆ خۆی لەوێدا یعنی مافی پێشێل کراوە لە ئیسلامدا پێشێل نکراوە ئیسلام دەیەوێت ئەم ئافرەتانە بێنێتەوە یعنی ئەم ئافرەتە کەەوەی باسیەکەم بۆ بەڕێستان ماوەیەک دیار نامێنێ ینی دوای چی دوای ئەوەی کەوا لە هاوسەرەکەی جێ ئەبێتەوە ڕاتەوە ماڵی باوکی دیار نامێنێ ئەم سەرەکەن و سەرەکەن دوای ئەوە تحقیقاکەن کاتێکە ئەبینن بەڵام ئافرەتە کوژراوە لەلایەن کە سوکاریەوە دوای ئەڵێن بۆ کوشتوتانە ئەڵێ لەبەر ئەم هۆکارە کاتێککە دەڕۆن بە دوای یەک بەیەک پلە بە پلە دەست بە دەست ئەڕۆن بە دوای هۆکارەکە ئەسڵەن ئەسڵ ئەساسی نەبووە ئەمە ئەوە مەسئلەی بەڕێزت باسی ئەوت کرد کە دەبێ شاهد هەبێ ئەبێ 4 شاهد هەبێ ئەبێ 4 شاهد هەبێ و اینجا لەگەڵ ئەوەدا ئیسلام باسی چیمان بووەکە ئەفەرمێ من ستر مسلما ستره الله يوم القيامة ئەفەرمێ هەر کەسێک سەتری مسلمان عیبی مسلمانێک بکە گونا و تاوانی مسلمانێک بکە خی گەورە سەتری عیبەکەی ئەوەکە نەک ئەوەی ئێستا کە بینرێ لە کۆمەلگای ئێمەدا کە بچکە مسلمان بە ئەو ئیسلاحە بەکاربێنن بچکە مسلمان کە دەڵێ من مسلمانم بەڵام دێ مۆبایلەکەی بەدەستیەوەیەتی لەناو مۆبایلەکەیە بۆ نمونە فەسحی ئافرەتێکی تر دەکا ڕائبێرە بە ئافرەتێکی تر کچی دەستی کچێک ئەبڕێ کچی خەڵق ئەبڕێ دوای ئەوە وێنەکەی دەهێنێ بڵاوی دەکاتەوە ویان قسەی لەسەرەکە یان ئێستا ئەوەی ئەو حرمەت و ڕێزم هەیە ئەوەی کە تەلەڤیزیۆنەکان ئەمڕۆ ئێستا بە جۆرێک لە جۆرەکان ئەیکەن بڵاویەکەنەوە یان لە یوتوبات و لە گروپی یوتوب و گروپەکانی تردا کە ئەبینین کە خەڵقانێک ئێستا لە ئەوروپا بخۆیان دانیشتون و فەسحی خەڵقی ئەکەن هەر فەسحی ئافرەتانەکەن فەسحی پیاوەکەن یعنی ئەمانە لە ئیسلامدا هەمووی ڕێگە گیراوە ئیسلام هاتووە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم يعني جاي نكردوتو ولقد كرمنا الرجال ولقد كرمنا النساء ولقد كرمنا بني آدم واتا إيمن رزمان لبني آدم قلتو بني آدم بياوي شوجني جاقريتو هردو چينكيا بويا أبي إيما لإسلام تيبقين بين بطاوي معنا جاري خوينو مان بو إسلام هبي خوينو كي جوان بو إسلام إنجا بين إيما ما فكان دياري بكين وإنجا ليرة دا من ببيوسي أزانم ك ليرة دا أم بيام بدم يعني إيما چون بتواني برنگاري أم تنتجانه بينوا تندوجي خوار تندوتيجي بەرامبەر ئافرەتان نییە تندوتیژی بەرامبەر پیاوانەیە ئێمە مامۆستایانی ئاینی ئەزانین پەیوەندیمان زۆر پێوەکرێ بەڵێ زۆر لە ئافرەتان پەیوەندیمان پێوەکەن کەوا بۆ نمونە تندوتیژیان بەرامبەر دەکرێت لەلایەن مێردەکانیانەوە حتا بۆ نمونە لە ئەم کۆمەلگای ئێمەدا ئافرەت هەیە پەیوەندی پێوەکردن پەیوەندی بەبنەوە کردووە ئەڵێ مێردەکەم خیانەتی لێ کردوم یعنی بە ئاشکراش خیانەتم لێ ئەکا من ناچارم بێدەنگم و قسە نەکەم هیچ بێدەنگیم هەڵبژاردووە و اینجا تەواو ینی زۆر ئاسایی بۆتەوە بەلایەوە سازگەرخان ئەوانی کە سکاڵاکەن لای بەڕێستان و ئیجرات لەگەڵ ئەو کەساناکەن کە تاوان ئەنجامەدەن لە دوای تەواوبوونی کەیسەکان لە دوای تەواوبوونی چارەسەری کێشەکان و گرفتەکان دووبارە جارێکی تر دڵنیایی هەیە بۆ ئەوی کە لەسەر سکاڵاکردن ژنەکە یاخود کچەکە تووشی کێشە نەبێتەوە جارێکی تر مەسەلەی سکاڵا
هەتاوەکو ئەوراقەکەی بە تاواتی ئیحالەی محکەما بێ لە زمنی ئیشەکەی ئێمەیایە بەڵام ئێمە پێش ئەوەی کە ئیحالە ببێ بۆ محکەمە لیژنەی ئاشتەواییمانەیە لە ناوکە بەڕێز خات و گوڵانی ژێکێکە لەو ئەندامانەی لەوێ لیژنی ئاشتەواییەکە توێژێرێکی کۆمەڵایەتێ توێژێرێکی دەرونیە پارێزەرێکە ئەکسەرێتیان خۆبەخشن لەوێ لەو لیژنە ئیشەکەن چەند جارێک حاکم 2 جار 3 جار معیدیان بۆ دانێت کە ئەم ژن و مێردا بێنە ئەم لیژنۆ ئاشتەوایی دروست بێ کاتی کە ئاشتەوایی دروستە بێ لە نێوان ژن و مێردەکەیە ژنەکە تەنازولەکە لە حەقەکەی خۆی و لەبەرەوەی ئەگەڕێتەوە لای مێردەکەی ئۆتۆماتیکن کە تەنازول کرا لە دادگاوە ئەوراقەکەی داخرێ بەڵام زۆر جاری وایە خێزانەکان لە ناو لیژنەکەشە ڕێک ناکەونەوە چەند جارێک 3 جار 4 جار بانگەکرێن لیژنەکان لەگەڵ یانەدا نیشی ڕێک ناکەونەوە ئەو کاتە ئێمە هەتا ئەوەنەی لە لامان ئەمێنەی کۆتا ئەوەی کە ئەوراقەکەی ئیحالەی ئەبێ بۆ دادگاییکردنی هەردوو لاو ئایا ئەگەر هات و مەسلەی لێدام و ئایا مەسلەی خیانەتی زەوجی بوو ئەو کاتە ئەو ژن و مێردە لە محکەمە مافەکانی خۆیان لەلایەن حاکمەوە پێ ئەدرێ ئایا پیاوەکە تووشی حەبسە بێ و زیندانی ئەبێ تووشی غەرامە ئەبێ ئایا خێزانەکە لەکتر جیا ئەبنەوە ئەمە ئەچێتە دەرەوەی ئیشەکەی ئێمە چکە ئەو عادەتەن ئەو سکاڵانی کە لە لای ئێمەیە هەتاوەکو ئیحالی محکەمە نەبێت لە زمنی ئیشەکەی ئێمە کە ئیحالە بوو ئیتر پەیوەندی بە بەڕێبەرایەتی تونوتیژیەوە نامێنێ بۆ دڵنیاییدان ئەو کەسانی کە هێتە لای ئێمە ئەگەر سکاڵا بێ ئۆتۆماتیکەن ئەمە لەژێ فەرمانی حاکەما ئیشەکرێ و لەوێ قراری وەرەگرن هەردووچە قراری قەتعی وەرەگرن بەڵام ئەگەر هاتوو ئێمە ئیشی کۆمەڵایەتیمانتیا کرد ئێمە بە دواداچوونمانێ لە ڕێژمارە مۆبایلەکانی خۆمانەوە کە 2 ژماری مۆبایلمانەیە لە تیمەکان هەروەها سنتەری ڕاوێژکاری خێزانیمان هەیە کە ئەوانیش خۆشببختانە چەند توێژەرێکی دەرونی و چەند توێژەرێکی کۆمەڵایەتی تایە بەردەوام بە دواداچوونەکەین پەیوەندیمان ئەبێ لەگەڵ ئەو کەسی کە هاتوتە لای ئێمە بە کۆمەڵایەتی ئیشەکەی حلکراوە هەتاوەکو 3 مانگ هەتا 3 مانگ بە دواداچوونەکەین لە دوای 3 مانگەکە ئەبینین ئەو کەسە بە تاواتی کێشەکەی چارەسەر بووە ئەنجە ئێمە وازی لێنی بەڵام ئێمە لەوە شەهر پشتی بەرنایم پێی ئەڵین هەر کاتێ ڕوو بە ڕوو بوویتەوە لە هەر حاڵەتێکی لەوانی کاتوویتە لای ئێمە ژمارەکانی ئێمە لایە شوێنەکەی ئێمە پێ ئەزانی ئەتوانی بێتەوە بۆ لامان گوڵان خان لە کۆتایی بەرنامەکەدا پەیامێک بۆ ژنان بۆ کچان بۆ کۆمەڵگا چ شتێکە تێ لە کۆتایی بەرنامەکە بۆمان باس من وەکو سەرتا وەکو ڕێکخراوی یەکێتی ژنان ئێمە کار دەکەین لە پێناو پاراستنی خێزان و نەک هەڵوەشانەوەی خێزان و پێمان خۆشە کاری ئێمەش تەوعیەکردنەوەی کۆمەڵگایە لە تاک بێ لە ژن بێ لە پیاو بێ لەسەر ماف و ئەرکەکانیان لە کۆمەڵگایە و پەیامی منیش بۆ هەموو ژنێک یان دایکێک یان کچێک لەم کۆمەڵگایە داواکارم کە هەر کاتێ ڕوبەڕووی توندوتیژی بووی تەوانێ پێویست ناکات بە ڕێگەی هەڵەیە بڕێ یا ئەوتە ئەتوانی ڕێگەی ڕێکخراوەکان بگری بۆ ئەوەی هاوکارێ بن یا تا ڕێگەی بەڕێوبەرایەتیەکان یان ڕێگەی کۆمەڵایەتی بگری ئێمە وەکو ڕێکخراو هەم هاو ئەکارە بین بەوەیش بە شێوازێکی کۆمەڵایەتی بۆی چارەسەرکەین تا ئەتوانین ئێمە هەوڵی کۆمەڵایەتی ئەدەین بۆ ئەوەی خێزانەکان هەڵنەوەشێتەوە ئەگەر بە کۆمەڵایەتی چارەسەر نەکرا ئەو کاتە ئێمە کاری یاسایی بۆ ئەنجام ئەدەین داواکارم ئەگەر هەر کەسێک بەرامبەر بوونەوەی توندوتیژی بەرامبەر ئەنجامدا کایە بە هەوڵی خۆکوشتن و هەوڵی ئینتحار و ئەم ڕێگانە نەگرێتە بەر ڕێگەی کە هەیە پەنای بۆ بەرێ ئەیش یا ڕێکخراوەکانە یان کۆمەڵایەتیە لای مامۆستا ئاینیەکانە یان بەڕێوبەرایەتیەکانە بۆ چارەسەرکردنی کێشەکانیانش مامۆستاجان پەیامی جەنابیشتان بۆ کۆمەڵگا بۆ ژنان بۆ کچان بۆ ئەم هەڵمەتەی کە ڕاگەیەنراوە چیە بۆ بەڕست بەڵێ پەیامی سەرەتا و ئەساسیم ئەوەیە کە بگەڕێنەوە بۆ ئیسلام وە لە ئیسلامدا مافەکانی خۆمان دەسەبەر بکەین و هەوڵ بدەین لە منزاری ئیسلامەوە مافەکانی بۆ یەکتری دابین بکەین من بە هەموو پیاوان دەڵم پیاوانی جیهان با ئێمە پێغەمبەری بین با ئێمە پێغەمبەری بین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێ لە فەرمودەکانی ئەفەرمێ چی ئەفەرمێ خەیڕوکم لئەهلیه وأنا خەیڕوکم لئەهلی باشترینی ئێوە ئەی پیاوان لەناو ئێوەدا ئەو پیاوانەتان کە بۆ خێزانەکانتان باشن و من باشترینی ئێوەم ئەگەر بێت و سەیری مێژوو سیرەتی پێغەمبەری خوا بکرێت صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبینی لە ماڵەوەدا هاوکاری یا هاوکار و هەمانگ و یارمەتیدەری خێزانەکانی بووە بۆ نمونە گسکی لەداوە بۆ نمونە جلی شۆری بۆ نمونە هەبیری شێلاوە یعنی ئەم جۆرە ئیشانەی کردووە ئەمڕۆ لە کۆمەلگای ئێمەدا پیاو یعنی بە جۆرێک سەیری خۆی دەکا کە ئەم زۆر لە ئافرەتان زۆر گەورەترە زۆر زیاترە نەخێر
ئەم دوانە هەردووکیان کائینێکن خی پەروەردگار دروستی کردوون بەڵکو لەیەک ئاسا دروستی کردوون و هەردووکیان تاواکەری یەکترین. ئاینی پیرۆزی ئیسلام پەیامی قورئان چییە؟ هن لیباس لەکم و ئەنتم لیباس لەهن. ئەمە پەیامی خی پەروەردگارە کە ئافرەتی کردو بە پۆشاکی پیاوان. ئەی پیاوان ئافرەتان پۆشاکن بۆ ئێوە و ئێوەش پۆشاکن بۆ ئافرەتان، حتا یەکەم جار باسی ئافرەت دەکا. ئەم جلوبەرگە چۆن ئەم جلوبەرگە ئێمە جوان دەکا، ئەی بەکانماندا ئەپۆشێ، دەمان پارێزە لە سەرما و لە گەرما، بە هەمان شێوە ژن و پیا بۆ یەکتری ئەبێ ئەم دەورە ببین بۆ یەکتری. و چەندان پەیامی تریش و پەیامی ئەخیرم ئەوەیە توخوا ڕێکخراوەکانی ژنان گلەیتان زۆر لەسرە، گلەیتان زۆر لەسرە، توخوا ڕەحمەتان لێبێ، ڕووی سپی ڕێکخراوەکان گەشت بکەنەوە بۆ ئەوەی کەوا ئەم کێشانە کۆتایی پێبێت، چونکە بڕۆ لە هەموو حیزبەکاندا لە ناو کۆمەلگادا حتا ژنان، یعنی من حرمەت و ڕێزم هەیە، ژنان ئەمڕۆ گلەیان لە ڕێکخراوەکان هەیە بۆیە دەبێ هەوڵ بدەن بەرەو چارەسەر بەرەو چارەسەری خێزانی ئینشاءڵڵا و هەوڵ بدەن ئەو دڕدۆنگیە کە لە بینی ژن و پیاو هەیە لە بینی هەردوو چینی ژن و پیاو هەیە بەیەکیان ئاش بکەنەوە و ئاشتەوایە دروست بێن ئینشاءڵڵا. سازگار خان دووبارە ئەو ژمارە هێڵە گەرمەی کە بەڕێستان باستان کرد دیستان و بە بینەران و بەکچان و بەژنان بۆیان ڕاگەێنێن و پەیامی کۆتایی بەڕێزشتان چی؟ من لە کۆتایی بەرنامەکەی زۆر دەستخۆشیتان لێکەم. ئەو هێڵە گەرمەی ئێمە 1990 هێڵێکی گەرمە 24 کاتژمێر کراوەیە، هەر خاتونێک هەر ئافرەتێک هەر بەڕێزێک ئەوێ ڕاوێژ وەربگرێ یاخود بیەوێ لە ڕووی یاساییە و پرسیار بکە کێشەیەکی هەیە لە کوێ دەست پێ بکات لە کوێوە هەنگاو بنێ ئەتوانێت تەلەفۆن کە ئەو هێڵە گەرمەکە بێ بەرامبەرە، هیچ وحدێک لە بەرامبەر ناڕوە، ڕاوێژی خۆی بکات و کێشەکە خۆی باسکە لە ناو هێڵە گەرمەکە. لێرە من پەیامێک بۆ پیاوان ئەنێرم، لێرەوە پێتان نەڵێم هەتا ئەتوانی ئاشتەوای بخەرە ناو ماڵەکەی خۆت، هەتا ئەتوانی ڕێز چۆن ڕێز لە دایکی دەگری، ئاوا ڕێز لە خێزانەکەت بگرا، ڕێز لە کچەکەت بگرا، ڕێز لە هەموو ئافرەتێ بگرا بۆ ئەوەی بتانی کە تۆ لەبەرەوەی کە تۆ خۆت لە ئافرەتێک بووی، ئافرەتێک پەروەردەی کردووی، ئەبێ نابێ لە ماڵە بە کوڕەکە بڵێ تۆ شوانی خوشکەکانتی، کەس شوانی کەس نییە، لەبەرەوەی ئەویش ئینسانێکە خوا خەڵکی کردووە گەبی زانایە ئافرەت ئەوەنە زعیفە دروستی نەئاکرد. ئێمە زۆر جار لە دەمی پیاوان ئەیبیسین ئەڵێت خوا گوناحە زعیفەیە، من زۆر ڕقم لەو وشەیە، هەنی زۆر جار لە ناو ئیشەکەی خۆمە کە پیاوەکە بانگەکەم ئەڵێ ئافرەت نابێ ئەوە بکە، نابێ ئەوە بکە زعیفەیە، نابێت تۆ ئەوەنە لە شکوی ئافرەت بینی تەخوار و بە ئافرەت بڵی زعیفە، چکە هیچ کەسێ بە زعیفی لە دایک نەبووە. ئێمە خۆمانی لە ناو کۆمەلگایە پیاو بکەینە پیاوێکی باڵا دەست و ئەم سەرکردانی ئێمە با لە ئەوانەوە دەست پێ بکەین. چی ئەوانی بەرهەمهێناو، هەر ئافرەت بەرهەمهێناو، هەر ئافرەتێ بۆ لە پشتی بۆ هەموو پیاوێکی سەرکەوتو ئافرەتێکی لە پشتەوەی، هەموو ژنێکی بە باشمانەوە و ڕێکوپێک پیاوێکی باشی لە تەنیشتەوەیە. من ئەڵێم گەرژن خراپیش بێ بەهۆی هۆکارێکەوەی خراپ بووە یاخۆ پاڵنەرێکە وای لێ کردوکە وەلەو کە هیچ کەسێ بە خراپی لە دایک نابێ، هیچ کەسێ بە ناڕێکی لە دایک نابێ، هەمومان کاینێکین چۆن پیاو لە دایکە بێژنی شەروا لە دایکم. لێرە منە و پەیامە ئەگەیەنم باە چیتر دەست نەبین بۆ تونوتیژی، با ئێمە هەوڵ بین ئاشتەوایی بکەین لە ناو خێزانەکانمانە. سواز بۆ نەقیب سازگار ئەفسەر لە بەڕێبەراتی تونوتیژی دژی ژنان و مامۆستا محەممەد کەلکەسماقی زانای ئاینی و بەڕێز گوڵان بەختیار پارێزەر لە یەکێتی ژنان. نێرانی بەڕێز و خۆشەویست کۆمەلگایەکی ئارام ئامانجی یەکەمی بەرنامەی ڕاوێژە، هیوادارین هەموو خێزانەکان پڕ ئاشتەوایی بن تا تەوەرێکی تر و بەرنامەیەکی تر شاد و کامەران بن. خواتان لەگەڵ.